بله عزیزان دیسان و به ویدیوچ کویم کم پوست کم کرد ل فیسبوک گوتم دنگو باس کی گرین که سبارت به دراوی الکترونی به ویدیوچ کویم و چون که دزانم که زوبه خلکی هرمی کردستان هولدری هم دراوان جا پیوسته کمن هر دنگو باس یک هبی سبارت به دراوی الکترونی به ویدیوچ کویم لزوترین کاتابو و ویدیو درست بکم بو اوی خلکی اما دلخوش بکم زور کامنتم بودیم به نسبت او زاوی دیجیتالیانه که لماوی رابردو دا ویدیو کم بلاو کرده و که زاوی دیجیتالی تامد از ذهنابه برانبر انشالله لم هفته من ویدیو کی تایبر لسرم زاوی دیجیتالانه بوی و دروس کم چون که بررسی مواقعی تو بو اوی گرینگترین و باشرین دنگو باسی به ویدیوز کنین لم ویدیوی ببینن هول دیره خوشویسته کن بینری هم ویدیوی بن تا کوتای تکای ویدیو کی بپیش میخن تکا بررسی به ویدیوز کوین د چیت بو مانک و همومان لگل به ویدیوز کوین سفر دکین بنای خواه صلاح و رنهی و هم در شونه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله مرزان دیسان و امنیات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بدستنان پارل انترنت لپیجی فیسبوکی بدستنان پارل انترنت هر و حالا چنل یوتیوبی بدستنان پارل انترنت با برزانه که یکم جراو چنل بینن لیره چنلی بدستنان پارل انترنت ها که من نهات معین هفتانه 4 ویدیو لاره و چنل و بلاوکموه که ایوه بی برانبر دستوانن دراو الکترونی اکان و هر وها دولار امریکی به دست بهنن بو اوی ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن کم بلاوی آنه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه بله عزیزان اما تویتری به ویدیوز کوینه اما سوپای به ویدیوز کوینه کار و کابینن لیرانه میلیون اکو 598,189 هولدری هیا ببورن فالووری هیا برراستی به نسبت دراوی الکترون بیبی دوچ کن هر وکوازان که ماویه که لتویتری بیبی دوچ عزیزان هیچ پوست کی نوی نهاد بو تنها تست نتا کنه اوی که مجده بو ایویا استا زور کس دهاتن ایانگوت که بیبی دوچ کن لتست نتا که نجاحتی ناینی بلان به ایوالیم بیبی دوچ کن سرکو لسواپی خوی واتا لسواپکی که تست نت بو واتا آزمایشی با عزیزان حساب ویدیوز کوین لو تست نتا درچو و من امرو که پوست کم کرد و نویسین پوست نبا عزیزان نویسین کم کرد لیرانه به ویدیوز کوین آماجه بوی دابو دنیا و پوستن بینی عزیزان که امرو قول وابو به ویدیوز کوین روژی سواپکی دیاری که بر رسمی سواپی به ویدیوز کوین بیتا سر بلوکچینی به ویدیوز کوین برراستی ام سواپ عزیزان شتێکی زۆر گەورەیە بوو دراوی ئەلکترۆنی به ویدیوز کوین بە تعداوارم کە به ویدیوز کوین بلوکچینی تایبەت بەخۆی دەبێت لەوانەیە زۆر کەس لێ بڵێ کە ئەم سواپە بچی باشە بوو هەڵکشانی نرخی دراوی ئەلکترۆنی به ویدیوز کوین عزیزان به ویدیوز کوین شۆڕشێکی زۆر گەورەی دەست پێ کردووە کە حدی گواستنەوەی دراوەکان لە سواپی خۆی بگەینێتە سەفر ئەگەر سەفریش نەبی واتە بە پارێکی زۆر کەم تۆ دراوەکان نەقل بکەیت واتە ئێستا بوو اگر تو به ویدیوز کوین نقل تراسوالتی بکی ستاده فیت لیوارگری که به ویدیوز کوین سواپی به ویدیوز کوین افیای زور کمکته و تحقیق دستی که تو ترانزکشن انجام دی به ویدیوز کوین هر وکو که آماجه بوی کرده بو که ترانزکشنی بگهینیتا صفر اگر صفرش نبه واتا چند سنت عزیزان براستی دتوانم بله شورش کی زور گوره لباره کریپتو کارنسی هر وکو لیرا نبینن که گوتم به ویدیوز کوین پوست کی کربو سواپکی امرو کاجمر دو 15 خولک بکاتی اوان عزیزان که شتک بلا وکتوا بو اوی روژی دیاری کردنی سواپی خوی آشکراب کد هر وکو دین سر عزیزان که لیرانه بله 5 اکتبر واتا هر وکو لیرانه آماجه پی کرده که تقریبا 2 هفته ایتر عزیزان 2 هفته ایتر بر راستی به ویدیوز کوین دتقیت و چون که کار لسر سواپی خویه که هر وکو آماجه بوی کرد که تست نتاکی درچو واتا به ویدیوز کوین لسواپی خوی نجاحتی هنا هر وکو لیرانه آماجه بوی که 2 هفته ایتر سواپی به ویدیوز کوین لانچ واتا لانچ دبه که ایوه دتوانن بچن لناو خودی اکسچنج یا خود سواپی به ویدیوز کوین کرینو فروشنکان تان با کمترین پاره عزیزان با کمترین سرمایه
هر کڕین و فرۆشتنێکتان هەبێ لەناو سواپی بێبی دۆچکۆین ئەم کارەی ئەنجام بدەن. بەڕاستی شۆڕشێکی زۆر گەورەیە. بەڕاستی هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین ئێوە زۆر تەحموڵتان هەبوو، ئێوە زۆر سەبرتان هەیە. سەبر بکێشن ئازیزانم، بەخۆی بێبی دۆچکۆین دەتەقێتەوە. جا چ زوو یاخود چ درەنگ تەنها سەبر و تەحمولیەوێ. هەروەکو گوتم کە بێبی دۆچکۆین لە مێژەوە بوو کە لێرانە ئازیزان هەروەکو بەڕاستی ئەو پۆستێکی زۆر جوانە و پڕ لەمانە کە 2 هەفتەی تر بەڕاستی ئێمە شاهدی شتێکی گەورە ڕووداوێکی گەورە لە بواری کریپتۆکارنسی دەبین بە تایبەتی بوو دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین. ئازیزان نامەوێ بچمانە و بابەتی کۆین مارکێتکە بووەوەی نرخ و مارکێتکەپ و هەروەها هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین پێشانی ئێوە بدەم، چونکە من زۆر ڤیدیۆ لەسەر بێبی دۆچکۆینم دروست کردووە و 2 ڕۆژ پێش ئێستاش دیسانە من باسی بێبی دۆچکۆینم کردوە نرخی بێبی دۆچکۆین. لە ئێستادا بەڕاستی بێبی دۆچکۆین هاتیتە نزمترین ئاستی خۆی لە ڕووی نرخەوە و هەر کەس کە بیوێ ئەتوانێت ئێستا بێبی دۆچکۆین بکڕی، بەڵام هەروەکو بە ئێوە بوو تەبەقە بە تەبەقە بکڕن، مدیریەتی سەرمایە بکەن بۆ ئەوەی خوا نەخواستە احتمالە سبەی ئەگەر بێبی دۆچکۆین زیاتر هاتە خوارێ بۆ ئەوەی بتوانن لە هەرزانترین نرخە دیسانەوە بکڕن و زیاترین بێبی دۆچکۆینی هۆڵد بکەن. بەڵێ ئازیزان لە ئێستادا ئەمە گرنگترین دەنگ و باسی بێبی دۆچکۆین بوو کە بەڕاستی دەنگ و باسێکی زۆر دڵخۆشکەرە بوو هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین. ئێمەش 2 هەفتەی تر 5 ئۆکتۆبر چاوەڕێین داخۆ ئەم سەگە جوانە، ئەم سەگە خۆشەویستە بۆ ئێمە چی دەکە و بەڕاستی لە بواری سواپی خۆی چەند کارێکی گەورە بۆ هۆڵدەرەکانی خۆی دەکات. ئازیزان نامەوێ ڤیدیۆکەی درێژەی پێ بدەم چونکە بەڕاستی گرنگترین دەنگ و باز بوو کە ویستم لەگەل ئێوە بە ئیشتراک دانم بۆ ئەوەی دلی ئێوەش خۆش بکەم. ئەگەر ڕەخنەیەک کامنتێک پرسیارێکتان هەبوو لەژێر ئەم ڤیدیۆی بنووسن لە زووترین کاتە، ئەگەر کاتم هەبوو بەسەر ئەو چاوەم جوابی هەمووتان ئەدەمەوە. تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر وهەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت، خواتان لەگەڵ.